دەمێکە شاسواری خەونەکانمان گەڕام بۆ یەکێکی وەکو تۆ. غەدان نەڵێ دۆزیمەوە. تۆیت من شاسوارم. ئەخ لە ئەسب نازانم اعتیادیە. بەس هەرچی خەونەکانە هەیە بۆ تێنمەدی. نەخەوە تابی بێمەوە بڵێ خەریکی چیت بڵێ وەڵا خەریکی چێش لێنانم. من خۆم لەگەڵ تا لێنێم. تۆ برنجەکە بشۆرە من ڕۆنەکەیتی یەکەم. بە کەوژیرەکە جوان جوانی یەکەم بەیەکەوە ئیشەکەین چکە شن و پیاوی یەکسانن. بۆ معلوماتێ من حەزیش ناکەم لە ماڵەوە ئاوا دانیشیت مەشغوڵی ئیش و کاری نازانم ناو ماڵ و جلم بۆ بشی و چێژ دێنی قبوڵی ناکەم. برادەرێکم هەیە ناوی کە حەمە عەزیزە پیاوێکە پیاوانە بیبژێریت. کۆمپانیای هەیە لەوێ پێڵم لە ئۆفیسێکی خصوصی تۆ دابنێت. نا جومعە من حەزم لە ئۆفیس نییە، من حەزەکەم لە ماڵەوە خزمەتی تۆ بکەم. من حەز ناکەم حەزەکەم جەو بگۆڕیت، حەزەکەم وا هەز بکەی کە بزانی کە جومعە هەز بە یەکسانیەکە، چونکە لای من مهمترین شت یەکسانی ژن و مێردە. خۆمری ئای خۆمری یاخوا بمری خۆما جومعە یاخوا خۆ بمری چی دەوێ؟ ئەوە لەکوێی ناوێ بڵێم پیاوەم هاتوێتەوە چیمان هەیە؟ هیچمان نییە. هیچمان نییە؟ بۆ هیچمان نییە؟ ئەی تۆ با شتێکی لێ نایەوەکو ڕۆژان. باشە ئەخی بۆ شتێکی لێ نەناوە ژنەکە لەکوێ بوویت؟ جا چێ سا خێرا شتێکی جخۆشە بۆ لێنم. لەکوێوی پێ دەڵێم من. لە کۆمپانیا نەبووم ئێستا هاتمەوە. ئاخە ژن چۆنە بچێتە کۆمپانیا؟ ژن بەخوا دروستی کردو لە ماڵە دانیشێت چێش دێنێت. چییە؟ جومعە ئەی تۆ منی نەبێ لە کۆمپانیا منی دامەزران. بێعەقڵ بووم. ئەو کاتە عەقڵم لەدەستداوە باشە؟ ئەوە چییە جومعە؟ سبەینە ناچێتەوە بۆ کۆمپانیا ئێستاش تەلەفۆن بۆ مدیری کۆمپانیا دانیشە من معاشی مانگێکم ون نەکرد تو تازە چ نامانەوێ ئەو مەعاششمان لە خوایە. دانیشە باشە معاشیشم بێ من هەر نایخۆم. دانیشە تو دانیشە تەلەفۆنی بۆ بەکە حیامەت چێ مدیرەکەت ئەمە عەزە دانیشە میکە دانیشە بۆی مەکە حیامەت عەزە گوێ بگرە لە سبەینەوە قۆمری ژنم نایەتەوە بەو کۆمپانیای تۆیە. وەرە خۆ و ژنانیت عەزەت دایخە ئەدەم سس ئەو بەم دەڵێ ژنانی حیای منێ برد. بۆ حیا دەچێت ها لە ماڵەوە دانیشە چێش دێنێ بۆ مێردەکە و ئەی بۆچی پێشاسەگیری وا پێ ناوتم کاکە ئەو کاتە بێعەقڵ بوو کاکە ئەو کاتە عەقڵم دەستدا بوو باشە ئایا گوژن و پیاو یەکسانن یەکتەڕەماشە لە ماڵەوە دانیشیت کۆمپانیا تەواو خەڵاس. ئەو پیاو بۆ ئەگۆڕا. جمعە خەڵک سەیرمانەکە جوان دانیشە با سەیرمانکە بە هەموو دنیا بزانێت کە من عەشقی تۆم عەشقم ئەڵێم گیان جومعەگیان گیانی جومعە من نامەیە مەسرە بە تۆ بکەم هیچ شتێکم نایە لە تۆ. ئەوە چییە ئەو قسانە؟ بەجارێ حەزم بە شتی جوانە ئاخر ئەزانی چۆن قومی یا تۆ قسانە مەکە من ڕۆحم فیدای تۆیە. مەسرەف چییە؟ وەڵڵا حەزەکەم هەموو ڕۆژە بازار بکەیت بۆ معلومات من خۆم پێم خۆشە وەکو جومعە هەر مۆدێلێک دەرچوو یەکەم کەس تۆ لەبەریکەیت. ئەمە 15 شاگرد زەڕبی ئەگەر دەیکەی ئەمە 150 باشە یانی چەند غازی هەتی 12 غازیان سەرف کردووە ئەمە سەر و پێیان هەڵکڕ ڕووزان و ئەخ 12 غاز مەعقول نییە. وەڵڵاهی وا بڕوابێ و مەحەمە داخەم هیچی وە ناهێڵێتەوە باشە ئەگەر شاگردەکان کەم و جمعە شەمەمەی بۆ بازار وەڵڵاهی لە یەکشەمۆ ئیشم هەیە هەتا پێنجشەممە. جمعەش ناوی خۆمە یانی مەجال نییە. ناوکە زۆر جوانە جمعە با بچین بۆ بازار. ئەگەر نەچوم بۆ مەحکەمە و ناوەکەی خۆم نەگۆڕی تۆ بە جمعەوە بانم مەکە باشە؟ بە قوربانی و خاڵەوە بم بە هێزانێک با نەکەومەوە خاڵم لە بنا دەری بێنم ئەزانین چۆن تۆ زۆر ئیزعاجی خەریکە ناخۆشیەکەیت دوو جارە حساباتم لێ تێگەی ئاخر بۆ بازار بۆ چێتی و بازار ئەبەی خریزیەکڕم بۆ ئەچی بۆ دووبەی چی بازارێکە تازیەکە لە بەریەکە کوچێژنەکە پارە بەژراکە تۆ حسابی گیرفانی من ناکەیت هەر فریای مەسرفی ماڵەکە و متەواو. بسم الله ئەی پێش هاوسەرگیری بۆ چێ گوجلی مارکە و بۆ کرم چی دێ بۆ دەکەم عەقڵم لەدەستا بوو کەر بووم بێهۆش بووم باشە یۆ بگرە ئەچمە ئەو دیوە حساباتە هاکەمەوە 10 جار لێت تێکام دوام نەکەویت ئیزعاج
بسم الله پیان بوا گۆڕاوە سەفەر مەکە دڵم ئەڵێ نەتبینمەوە وا ئەو گۆرانی ئاخر من چۆن سەفەر کەم بەبێتەوە ها یعنی جمعە منی خۆشەوێ تۆ بە جددیتە تۆ دڵی منی تۆ چاوی منی تۆ باوشی منی تۆ دایکی نەدایکی نادە تۆ ڕۆحی منیت یعنی قەت سەفەر بەبێ من ناکەی ئەگەر سەفەرم کە ڕووی بابم ڕەش بێ بەبێتەوە سەفەرێ مەکە دڵم دڵێ نەبین جاکوانەی بینی تۆ جمعە هاتی قمری ئەم خاولێش بیر چوو دەیتی کردی ئەو دەستە وام نیشەچم جلەکان دانێ باشە جلی چی وەرە تاو چی تاو جلەکان ئەڕۆ من وەکوی من نەبێ مژل حازرکەم بۆی کوێی لەگەڵ ما باوکەم ڕۆ شۆن منی ژێم لەگەڵ تا کۆرە جاوکەی سەفەری پێوترێ بابە من تۆزە مێشکی خۆمی استراحەت پێکەم ئەی تو دایمە ناو بەبێ تۆ سەفەر ناکەم کەر بوومە و کاتە بێعەقڵ بوومە و کاتە ئەوە عەیامی دەستگیران ناری بوو ناڵم بڕۆی منی ژێم لەگەڵێ ناڵم چییە خۆ قابلە کاکەم بێزار بووم ئیزعاجێ کردووم با تۆزێ مێشکمی استراحەتکە لەو ئیتاڵیا با سەفەرێ بکەم بە تەیارە ئاوا ئەی بۆچی پێش زەواج قسەی بار قوبریقی بۆ منەکرد دوای زەواجیش وا گۆڕایت ئەو کاتە مێشک لەمەیان نەبوو کایتیا بوو ئێستا مۆخیتیایە دەکە بە سەلامەتی نەگەڕێیتۆ لە تیارە بکەیتە خوارەوە بە باشە قوربانی تای تیارەکە بیت مادەم بەبێ منەچیت وەرە بابە مانگێکم پێچە بە دوو ڕۆژ لێمە ڕوە ها مانگێک بەڵێ ئاخ بە دەستۆوە کورە ئاغ بە دەست تۆ بڕۆ هەر نەیتەوانێ بە تەلەفۆنێ فرێ کەرسوو بکەم تەلەفۆنێکی بۆ بکەم ئەو خوشکە کڵۆڵەم تازە زەواجی کردووە هەڵیگرە کەرسوم چۆنی ئاڵێم کەرسوم گیان گوێ بگرە جارێ پەلەی گواستنەوە نەبێ بیبەرە محکەمە سوێنی پێ بخۆ بڵێ پێش زەواج وعدی چی و پێم دوای زەواجی ژەوانە بۆکەی باشە دێخوا حافز